لە ئەنبارەوە دژی حەلبووسی پشتیوانی لە هەرێمی کوردستان دەکرێت. حەلبووسی دوای کوردستان هێرش دەکاتە سەر حزبە نوێیەکان. ڕۆژی هەینی ڕێکەوتی 20 ئەیلولی 2024 سیاسەتمەداری سەربەخۆ مەهەند ڕاوی پشتڕاستی کردەوە کە هێرشەکەی ئەم دواییەی محەممەد حەلبووسی سەرۆکی پارتی تەقەدوم بۆ سەر هەرێمی کوردستان ئامانجێکی سیاسی لە پشتیەوە هەیە، نەک ئامانجی نیشتمانی وەک خۆی بانگەشەی بۆ دەکات. ڕاوی دەڵێت هێرشەکەی ئەم دواییەی حەلبووسی بۆ سەر هەرێمی کوردستان ئامانجی سیاسی هەیە، نەک ئامانجی نیشتمانی وەک خۆی بانگەشەی بۆ دەکات و دەیەوێت بەم لێدوانانە بگەڕێتەوە بۆ گۆڕەپانی سیاسی دوای ئەوەی ماوەیەکە لە گۆڕەپانەکە پەراوێز خراوە. ڕاشی گەیاند لە قۆناغی داهاتوودا حەلبووسی هەوڵ دەدات هێرش بکاتە سەر لایەنە سیاسیە جیاوازەکان بۆ ئەوەی بە هەر جۆرێک بوو بێتەوە ناو ناوان، بەڵام پێمان وایە ئەمە لە ڕووی سیاسی و تەنانەت لە ڕووی جەماوەریەوە زیانی پێدەگەیەنێت. بەو پێیەی خەڵکی ئەنبار ناتوانن ئەوەیان لەبیر بچێت کە چۆن هەرێم لە کاتی ئاوارەبوونیاندا دەرگاکانی بەڕوویاندا کردەوە و ئەوەی پێیکرا بۆ ئاوارە عێراقیەکان کردی. حەلبووسی پێشتر ڕەتی کردەوە کە هێزەکانی پێشمەرگە بە چەکی قورس پڕچەک بکرێن لەلایەن ئەمریکا و هاوپەیمانانەوە و وتی پێشمەرگە لە داهاتوودا ئەم چەکانە خراپ بەکاردەهێنن، ئەمەش دەنگدانەوەیەکی زۆری لە هەرێم و ناوخۆی عێراق لێکەوتەوە. سەرۆکی لە کار لە دراوی پەرلەمان ڕایگەیاند بوو کە پڕچەکردنی هێزەکانی پێشمەرگە بە چەکی قورس زیان بە ئاسایشی نیشتمانی و کۆمەڵگە دەگەیەنێت، بە تایبەتی لە پارێزگای کەرکووک و نینەوە. هەروەها وتی پێشمەرگەم چەکانە لە ململانەی نەتەوەیی بە تایبەت لەو دوو پارێزگایە خراپ بەکاردەهێنێت. ئاماژەی بەوەش کردووە کە ئەم جۆرە چەکانە دەبێت تەنیا لە دەستی سوپای عێراقدا و نابێت بدرێن بە هێزەکانی پێشمەرگە. شۆڕش ئیسماعیل وەزیری پێشمەرگە ڕۆژی 6 ئاب ڕایگەیاند وەزارەتی بەرگری ئەمریکا کۆمەڵێک تۆپی قورسی با ڕەزامەندی حکوومەتی فیدراڵی عێراق بۆ هێزی پێشمەرگە دابین کردووە. لە میانی مەراسیمێکیشدا کە هێزی پێشمەرگە تێیدا ئامادە بوو لەلایەن هێزەکانی ئەمریکاوە 24 تۆپ هاوێژی قورسیان پێترا.